سپاس کاک دکتۆر پرسیارێکم هەبوو کاریگەری خراپەکانی تەلاق چین لەسەر مناڵ و دایک و باوک ئەو خێزانانی تووشی ئەو تەلاقە بوون چی بکەن بۆی کاریگەری خراپ نەبێت لەسەر دەرونی مناڵەکانیان؟ زۆر سپاس وەڵا پرسیارێکی جوانە کچەکەی من. ئێمە بابێن بزانین پێداویستی مناڵ چییە. طبعا هەموو توێژینەوەکان باسیەوەکەن، من باسی نان و ئاو و خەو و ئەمانە ناکەمەوە، پێداویستی فسیۆلۆژی ئاژەڵیش پێویست پێێتی. یەکەم پێداویستی دەرونی سایەخان کە هەموو مناڵێک پێویستی پێێتی، من و تۆش کە گەورەن پێویستمان پێێتی ئەمن و ئاسایشە. یعنی بێ ئەم مناڵە لە خێزانێکا بژی شەڕ و ئاژاوە نەبێ، مەشاکل نەبێ، ئەم مناڵە هەست بە ئەمان کە ترسی لەوە نەبێ لێ ئەدرێ، ترسی لەوە نەبێ دایکی ماڵەوە بەجێڵە، ترسی لەوەی نەبێ بێ بەشە بێ لە شتێ لە خۆشەویستی لەوە کەواتە یەکەم شت ئەمە کێشەکەیە. کاتێک کە کێشەی خێزانیە بێ تەلاق و لێکجابوونەوە بێ کەواتە یەکەم پێداویستی ئەمن و ئاسایشە نامێنێت، چۆن ژن و پیاوە دەنگە دەنگ و شەڕ و ئاژاوەیانە مەشاکلیانە. دووەم پێداویستی دەرونی خۆشەویستیە. باشە ئەم خاتونە کە لەگەڵ ئەمما ڕێک نەبوون دایمەن کێشەیان هەبێ، ئەم خۆی لە خۆشەویستی بێ بەشە، ئەم خۆی لە خۆشەویستی بێ بەشە هی هاوسەرەکەی چۆن نەتوان خۆشەویستی بن بە مناڵەکانیان. ئەوە تە ئێستا کە دوای تەلاق و لێکجابوونەوە نەیانتوانیوە ئاسایش بۆ مناڵەکانیان دابیت کە مناڵەکەی لە ترسا ئەگەڕێتەوە بە ماڵەوە تەحقیقی لەگەڵاکەن بە درۆزنی لە قەڵەمێن. تەمەن خەتەرترین شتیژەوەیە تۆ مناڵکەی بە شایەت، بۆیە داواکارین هەموو دایک و باوکێ مناڵەکانیان نەکەن بە شایەت. باوکە چی کرد؟ ئەها باوکە وایبیت وای نەوت، چونکە ئەو مناڵە هەرچێک بڵێ زەرەرێتی، هەرچێک بڵێن لایەنی ئەم بگرێن زەرەرێتی و لێ عازەبێ، لایەنی ئەو بگرێ هەر زەرەرێتی. بێ ناکرێت مناڵ لەو تەمەنەیە تۆ بیخەیتە بەدەم و ئازارە. کەواتە یەکەم لە ناو خێزان ئەگەر دوای لێکجابوونەوەش ئەم مناڵە هەستی کرد لە ئەمانایە، لای دایکێتی ترسی نییە باوکی هەڕەشەی لێ ناکە، لای باوکێتی دایکی ترسی نییە لە دایکی هەڕەشەی لێ ناکە، لای ننک و باپیرێتی لای هەر کەسێکە هەست بە ئەمانە یەکەم پێداویستی دەرونیە مناڵە کێشەی نابێت دەرون دروستە بێ بالێکی جابوونەوە. دووەم خۆشەویستیە، ئەم خۆشەویستیاتێ لی گەڕێ بە باوکی خۆشەویستی باتێ، لی گەڕێ بە ننک و باپیریشی خۆشەویستی باتێ، چکە مناڵ وەکو هیچ کەسێک نییە، هەر دایکی ناوێ هەر باوکی هەمویان نێوێ. تۆ من کاچین بۆ ماڵی ننک و باپیرمان چەند وەرتابووین ئەگەر ننک و باپیرمان لەوانە بووە کە خۆشەویستیانی تۆ ڕێزی گرتوین، هەمومان حەزمانەکە بچینە لای ننک و باپیرمان. شە خۆشەویستی ننک و باپیر جیاوازە لە خۆشەویستی باوک، خۆشەویستی باوک جیاوازە لە خۆشەویستی دایک، جیاوازە لە خۆشەویستی خوشک و برا. اینجا ڕێزگرتنە پێداویستی سێم. ئەم مناڵەکەن ڕێزیەگرن بوونی هەیە ناو ناتوری لێ نادۆن سوکاتی بێنە ئەم دایکە بە مناڵەکە تۆ درۆکەی تۆ وەکو باوکی تۆ کەواتە مناڵەکە لێرەیە سوک کراوە. اینجا هەزار جنێو بە باوکیان یەکەواتە ئەم مناڵە چۆن ڕێزی خۆی بگرێت کە باوکی ئاوا بە. ئەمانە هەموو کێشەن خاتونجان بەداخەوە دایک و باوکی ئێمە بیر لەمانە ناکەنەوە، کەمانە کەسێتی مناڵەکانە شێوێنن، کامانە مناڵەکانە فەوتێنن. سەیری کە ئەو خێزانانەی کە لێک جابوونەتەوە ئەگەر نەیانتوانی بێ ئەو ژینگە زۆربەی مناڵەکانن تووشی سەرڕۆی ولادان بوون، زۆربەی کێشەکان کە هەیەە هی ئەو مناڵانن کە لە مناڵیە لە خۆشەویستی بێبەش بوون. بڕاو هەبێ ئەگەر مناڵی تێر بێ لە خۆشەویستی قەت ناچێت دزی بکە، دزی لە چێکە لە خەڵکێکە خەڵک خۆشەویستە بۆچی دزی لێکە. بەڵام کە خۆشەویست دایکی خۆشی نەویست باوکی خۆشی نەویست ڕقی لەم عالەمە بێ ئەڵە باوکو دایکم وان قابل لە خەڵک باشتر بێ دایک و باوکم بۆی اعتیادی ئازاریان بە بۆی اعتیادی دزیان لێ بکە بۆی اعتیادی شەڕیان لەگەڵا بکە بۆی اعتیادی لیان یاخی بێ. ئێمە ئەم دایک و باوکانە ئێمە هەموو جارەڵین دایک و باوک ئەوە لێک جابوونەوە، بەڵام ئەی دوایەوە بزان ئاسانە کە لە پیاوەکەی جابەوە بە تایبەتی کە مناڵە. بۆیە من داواکارم لە هەموو ژن و پیاوێک لە هەموو کوڕ و کچێک کاتێک کە ئەبینن ناگونجێن لەگەڵ یەکا و لە فەتەی دەستگیرانی دوای ساڵێ مێڵم مناڵیان بێت با بزانین هەروە مێنێتەوە چێک کە مناڵ کەوتە بینەوە مناڵەکان دوای بێ بە قوربانی گوناحی نییە تۆ خستوتەتەوە